ئەمە وەکو پێشتریش باسمان کرد طبعاً گومانمان هەبوو لەسەر پرۆژەیەک کە پرۆژەیەکی نەوتیە ئەوەی تر لەگەڵ لیژنەکانی قایمقامێت لەگەڵ قەزای چۆم لە قایمقامی قەزای شارە زۆر ئەو پرۆژەیان ڕاگرت بۆ ماوەیەک ئیشی نەکرد بەڵام دەرکەوت بۆ نمونە بۆنەکە هەر بەردەوامە ئێستا ئێمە لە تەوری ئەوەین بۆ نمونە بە بەردەوام بە دوواداچوونەکەین بە شوێنی سەرچاوی بۆنەگە بدۆزینەوە وازانی لەو کارگانەیە لەو پرۆژانەیە بەڵام بزەبت نازانی کامەیانە بە بەردەوامە لیژنەکانمان بە شەوش دەرچوون بەڕێز بەڕێوەبەر خۆی بە شەو دەرچووە بە دوواداچوونی کردووە ئێواران دەرچوین بەیانیان دەرچوین بە دوواداچوومان کردووە ئێستش بۆ نمونە لە دانانی ڕێکارێکین لەگەڵ ئەو پرۆژانە بە بەردەوامی بۆی بزانین چۆن کێشەکە چارەسەرێک چارەسەری هەیە بەس لەوە چی تێچووی بێ وەختی زیاتری پێویست بێت تر لە احتیمالی زۆر یعنی ئەم ماوەیە کۆبوونەوەیەکیان لەگەڵ ئەوانە بکەین پابندیان بکەین بەو ڕێکارە کە ئەو بۆنە نەمێنێت بۆنەکە هەنی جار بەردەوامی هەیە و هەنی جار نامێنێ و وەتەزانی نەوتەی تر هەنی جار بارەکرێ و هەنی جار تەنفیسەکرێ و هەنی جار کۆ ئەکرێتەوە و ئیتر ئاوایە